سەرگەردانم ئامادەی شەڕی نێو مەیدانم خۆم دەراتووە بۆ ئەوە لە مێژە بریندارم لە فشارم خۆشەکەم بە دیرگیراوە دەست بە نەکەوتووە زیندانت تۆ حیزە ئیمانت ئەگرێ گەریبانت بازم دەڵێم تۆ حیزە ئیمانت تە لیرەی شەوانتم دوعاو نەزات بۆ دەکەم باوانم ڕەهێڵەی بارانم تووڕەم شێواوە باوانم هاڵە کۆکم لە ژێر خاکم بە شیری حەڵاڵی دایکم ترسم لە کەس نییە لە هەموو کەسێ بێباکم لە نێو هەزاران کەس تاکم بۆیە من دێمە سەر خاکی گوێیەکانە جوانشلکە بۆ قسەکانی کاکر هەرزەکاری کوردبوونیش پیاوی خۆی گەرەک چونکە سوێرە تامی گەڵاکانی سوورەڵات و وەک بەجێ سەوز لە نێو دارستانی کوردستانم کامت دەوێ کاکم سکت تێر بێت و بەدیل گیرابی یا ئازاد بیت و بۆ خواردنی شەوت دامابی بەڵێ تۆ خێری من شەڕم تۆ شێری من خەتم کامت دەوێ هەڵبژێرە تەنیا شتێکن لە دارستان زید و دەمێنە شێرە ئەوەی مێ لە وڵاتی من لە بەرچاوی من نێرە سۆرانیە مێژم هەورامیە نوێژم شکاف و کرمانجیمانمە تاکووەم نێژن 2716 ساڵە سڕ و جێژم ئەمەیە بیر و باوەڕم ئەگەر خوێنیشم بڕێژن ئەگە خوێنیشم بڕێژن لێ خوراوم لە نێو عەداڵەتە گێلم ماوە مەخوڕێنە سەرم بە مژ مەکوتە سەرکێلم گۆرە من نەنێ جەماعەتێکە جندەبم کەوا گەورەترین ئینسانەکان لە نێوی بێڕێز بوون یەکەم قەتیس کرا قسەم بەسە تەمیز کرا جەستم لە پێست پیسی دەرا ڕەسەنە تۆ حیزی کابرای تەسەل دامەسە تاوانم خۆمارە بۆ نفازۆلین سلولی چاوانم لەکێ یاغی بووی کە یاغی بکە مەملەکەتێ لە خۆمە من پەروەردەی ئەم زەوینە نیم دافرتاوم لە خۆی پاکراوم وەختۆم نەمەم کە پیرۆزەکانی زەوی شیرم نۆشی ئەمن ناتمە دنیا بۆ گۆڕینە لە بۆ باشی دنیا بەکردن و خۆشە وەڵام بە بەلاشی نانەوانێ داشی سرم ناخەمە بەردەستت کە تۆ سرم تاشی ئەمن لێ خوراوم کورد و دەرد و لێ براوەی مەرگم دەمن لە ژێر ئاڵایە بنێژن پاک بێتۆ لەشم تا سەر یەک ڕەنگ و یەک دەنگم گیان بدە بە بەرگم ئامادەی نەبەردم لە نێو ڕەنگی شەردا کوردم مەرجی حورس و دەرس و مەشق و عشق لە ڕێیە ئابەخشینەوەی بیاوێ هێڵی سوود بشکێنە لە پێشە ئای پاچین سافیکە کەڵەکە دەنگە ناڕزێ پەرەبە هاریکە بەری بە کەس کە شەڕ بکە بەرەڵە ئەمنە لەو جۆرەم هەتاماوم بەبی لاو بەتەڵە دێمەیان بسمیلله دیاری شوان یا شنگەیە ئاڵە کۆک ئێمە شوان نین نقطەی سفر مەرزی مەریوان